نەژن دڵی بە پیاو خۆشە ئەمڕۆ بەڕاستی بۆکو زاهیری ناڵێم وەکو دڵ زۆربەی پیاوەکان بەخوا دڵیان بە ژنەکان خۆش نییە بەخوا زۆربەی ژنەکان دڵیان بە پیاوەکانیان خۆش نییە لە دڵەوە باسی دووڕووی و ئەوەی بناکەم کە بەرەو ڕوو چۆنین بەخوا خەڵکی دڵی بە دراوسێکی خۆش نییە دڵی بە کوڕەکەی و کچەکەی خۆش نییە ئەو دڵی بە باوکو دایکی خۆش نییە بەخوا دڵی بە سەرۆت و سامانەکەی خۆش نییە بۆ لەبەرەوە هەمووی عقوبەی خوایە بەسەرمانەوە هەمووی تاوانە ماڵمانی وێران کردووە چی هەست بە دڵخۆشیەکە کوا دڵخۆشی لە ماڵی دنیادا نییە دڵخۆشی لەوەدا ئینسان دڵی پەیوەست بێ بەخواوە ئەو کاتە دڵخۆش دەبین حەزەکەی تاقی کەرەوە لە شەودا شۆ نوێژ بکە زیکری خوا بکە دوو سەجدە بۆ خوا بەرە و دوو جار سێ جار بۆ خوا بگری بزانە بەیانی چەند دڵت خۆشە بێ بۆی دڵخۆشی لە پارە و پوولانیە خۆشەویستان خوای گەورە هەڕەشەیەکمان لێ دەکات لە حەدیثێکی صحیحدا أفرمي وإلا تفعل ملأت يدك شغلا ولم أسد فقرك أفرميت أجر بيتو تو فلان كز عبدكاني من أجر بيتو إيوة بشت لعبادتي من بكن بشت لذكر يادي من بكن واتان لي أكم سيون بقوري خوم خواهي قرد أفرمي مشغولت عندكم وسرقالت عندكم خوشت نزان خريكي تشين وفقيريشتان پڕناکەمەوە ئەمڕۆ خەڵکی والاتەوە ڕێک ئەمە عقوبەی خوایە ئەوەی خوای گەورە وعدی دا ژیانتان ناخۆشەکەم ژیانمان ناخۆش بووە چونکە پشتمان لە خوا کرد خوای گەورە وعدی داوە مەشغوڵمان کە سەرقاڵمان کە گشتمان سەرقاڵین واللهی لە خۆڕایی مەشغوڵیت یەک ئیشت نییە دەست بەتاڵی مەجارت نییە مانی جارێ تەلەفۆنی بۆ کەسێ بکەیت واللهی ئیشت نییە دەست بەتاڵی هەر لە خۆتە مەشغوڵی سەرقاڵی نازانی بۆچی مەشغوڵی نازانی بۆچی هاتوویتەن دنیاە خوا بۆچی تۆی دروست کردووە چونکە خوا وعدی داوە ژیانمان ناخۆشەکە و چاوچنۆک و برسیشمان دەکات ئەوەی کە هەیەی حاڵی نییە ئەوەی کە نیەتی حاڵی نییە ئەوەی کە دەوڵەمەندە دەوێت دەوڵەمەندتر بێ ئەوەی کە فەقیرە دەوێت منافەسەی دەوڵەمەندکە ئەوەی کە بەرپرسە دڵخۆش نییە بۆیە هەموو هۆکارەکەی چییە ئەوەی کە خوامان لەبیر چووە واللهی ئیماندارێک دڵی زۆر خۆشە بەڵام کەسی ئیمانی زەعیف بێ وەکو ئێمە زۆربەی ئێمە کە ئیمانداری ڕاستەقینە نین تەماشاکەی ژیانمان بریتیە لە ناخۆشی و دەردەسەری و خەموخەفەت بۆچی لەبەر ئەوە تەماشاکەی ئەگەر زەرەرێکی دنیا بکەین دڵمان خەفەتبارە خەمبارین چونکە زەرەرمان کرد بەڵام ئەوەی کە لە بیرمان نییە خوایە ئەوەی کە لە بیرمان نییە قیامەتە ئەگەر کەسێک لێمان عاجز بێ خەمبارین فلان کەس لێم تووڕە بوو بەڵام بیر لەوە ناکاتەوە خوا لێی تووڕەیە ئەوە کێشەکەمانە خەموخەفەت بۆ دنیا خۆین بەڵام خەموخەفەت بۆ قیامەتەکەمان ناخۆین کە قیامەتێکی سەخت لە پێشمانەوەیە هەر کەسێک پەیوەندی لەگەڵ خوادا ببچڕێ خوای گەورە لە دنیادا بە هەموو جۆرێک ژیانی ناخۆش دەکات بەڵام کەسێک پەیوەندی لەگەڵ خوادا بە قووەت بێ بە هێز بێ دڵخۆشە